هیچ گومانی تیانە ئەو کەسانی کە نزیک بوون لە کێشەکەمەوە لەم ئاخرەیە ئەو کەسانی کە متابعی کێشەکەی ئەخیریانە کرد تۆمەتی ئەخیر کە لە ئیتالیاوە سازیان کردبوو واتە حکومەتی نەروێجی و حکومەتی ئیتالی کە گوایە من لە زیندانەکەمەوە لە ساڵی 2014ەوە یان پێشتر لەوێوە ئاراستی کۆمەڵی خەڵکم کردووە لە ئیتالیا کە ڕێکخراوێکی تیرۆریستی وەکو خۆیان ئەڵێن دروست بکەم بۆ فڕاندنی خەڵکانێکی دیبلۆماسی غەربی و بۆ تین و فشار دروستکردن لەسەر وڵاتانی ئەوروپی. خوش ئەیزانێ هەر لە سەرەتاوە مەحزی ئیفتیرا و درۆ و دەلەسە بوو، هیچ جۆرە شتێک لەم بابەتە ڕووی نەدابوو. دوای هەرچۆنێک بێ محاولەیانە کرد کە ڕەوت کە دید و تێڕوانینێکە لە دەقە شەرعیەکان و هەوڵدانێکە بۆ تێگەیشتنەوەی نوێ لەو دەقە شەرعیانە لەگەڵ پێناسەکردنی ئەو واقعە لەبەر ڕۆشنایی ئەو دەقە شەرعیانەیە لەمەشا کە هەندێک کەس هاوڕامانە بن و هەندێک کەسی تر هاوڕا نابن جێی مناقەشەیە بابەتەکەمان هەر ئەمەندە بووە. بەڵام ئەوان بە هەموو شێوێک محاولەیان کرد کە ببێ بە ڕێکخراوێکی تیرۆریستی بۆشیان نەسەلمێنرە هەرچەندە 21,000 لاپەڕێیان تەرتیب کردبوو وەکو مەلەفێکی زۆر قورس و 27 کەسیان لەسەرگرت، دوای بوو بە 22 کەس، دوای بوو مایەوە بۆ 15، دوایی ئەوانی تریان بەردا، 4 کەس لە بەریتانیا مایەوە و 3 کەس لە نەرویج، دوایی وردەوردە ئەوانی تریشان تەخفیف کرد و کێشەکە ئاخری شت هەرمایەوە لەسەر من. پاشان هەوڵێکی زۆریاندا بتوانن دلیل دروستکەن بۆ ئەوەی کە ئەو حجانەی هەیانە ڕاستە. لە ئیتالیاش محکەمە بڕیاریدا بە تۆمە 3 تۆمەت، یەکی چند دروستکردنی ڕەوت، دووهەم ئەو فڕاندنی ئەجنەبی واتە خەڵکیانێکی دیبلۆماسی غەربی، سێهەمیش گۆڕینی سیستمی حکمڕانی لە کوردستانە بۆ شێوازێکی ئیسلامیان بۆ سیستمێکی ئیسلامی کە ئەمە شتێکی زۆر سەخیف بوو ئیتالیا بێتە ببێ بە ساحەبیەوەی کە دیفاع لە پارتیەکێتی بکە بۆی گۆڕانکاریەک ڕوونەدا لەوێ. بەهەرحاڵ ئەگەر خوای پەروەردگار لێمان قبوڵ کا وەکو سەبرمان لەسەرەوانی ترگرت بوو سەبرمان لەسەر ئەمیشیان گرت و ئەمە تۆمەتی ژمارە 40 بوو کە لە هەمویان سووکتر و ڕسواتر بوو. ئەو کەسانی لە پشتیشیەوە بوون زۆر سووکتر و ڕسواتر و زەعیفتر بوون وەک لەوەی کە ئەمریکای تاغوت دروستیە کرد و هیچ بەهانە و بەڵگەیەکیان بەدەستەوە نەبوو. بەڵامی تر خوای پەروەردگار ئێرادەی وابوو کە ئەو ماوەیەش هاتن بۆ گرتن بەبێ هیچ ڕێگایەکی قانونی. طبعاً شتێکی زۆر سەیریشە کە لە وڵاتێکی دیموکراسی مافی مرۆڤە کە لە لووتکەی وڵاتانی مافی مرۆڤایە کە نەرویجە بەم شێوە غەریبە مافی ئینسانێک و یاسای خۆیان قیەمی دیموکراسی خۆیان بخەنە ژێر پێ بە ئارزوی خۆیان یاری پێ بکەن و من بۆ جاری 62 جار ببنەوە بۆ دادگا کە جار هەبوو لەم دادگایانەیە 6 هەفتەی خایاندووە یعنی 42 ڕۆژ دوای 700 سەعات تحقیقات لەگەڵ مخابراتی خۆیان. دوای ئەو هەموو تحقیقاتی کە کردیان 10 وڵات لەگەڵما وڵاتی وا هەبووەکو ئەڵمانیا 5 جار کردبووی، ئیتالیا 3 جار کردبووی، ئەمریکا 2 جار کردبووی و هەروەها. بەڵام بە فەزلی خوای پەروەردگار ئیمانم لە جاران قایمتر بوو بە سەرکەوتنی ئیسلامەکە و خۆشم زیاتر تەسلیم کردو بە خوای پەروەردگار. ئەو ئەزمونەی 4-5 ساڵی ڕابردوو لە 2012 هی زیندانەکە یەقینێکی زۆرتری لەلام دروست کردبوو، خواناسیەکی باشتر، اعترافێکی زۆرتری لە ناخمان ڕواندبوو بە لەسەر عبودیەت وە خوای پەروەردگار. دوای ئەو ماوەیەش کە هاتمە دەرەوە ماوەیەکی زۆریش هەر لەسەر ئەم مەسەلەی ئیستیخلاف و عبودیەتە زۆرترم خوێندەوە، زیاتر قەناعەتم بە ئاەتەکان زیاتر بۆ دروستە بوو